های لە چین گفتوگۆەکەم. بەڕێز دکتۆر موسا سڵاو لێبێ. ئەم گۆڕانکاریانی کە ترەمپ ئەیکا بە نیازەوەی کە ئابووری وڵاتەکەی دەرباسکە باشتریکە، بەڵام 3 هەفتەیە بە تایبەت بازاڕەداریەکان دابەزین بە خۆ بینن. پێ دوایە ترەمپ سەرکەوتوو بێ لەو گۆڕانکاریانی ئیکا؟ ترامپ لەوانەیە سەرکەوتوو بێ لە هەندێک بابەتە، بەڵام بەگشتی کارگەری نگەتیڤ و نەرێنی لەسەر بازاڕدارایەکانی ئەمریکاوە بازاڕەکانی جیهان زیاترە بێ. وەکو خۆشت هەندێک داتات باس کرد لەم چەند ڕۆژە بە تایبەت لە دوێنێەوە هەتاوەکو ئەمڕۆ نزیکەی 2000 میلیارد دلار پارە لە بازاڕەکانی دارایی ئەمریکا و بە تایبەت لە وۆڵ ستریت و لە نیویۆرک ستاک مارکت چۆتە دەرەوە چوە وڵاتانی کە یان ئەساسەن خەڵکەکە ئەوانەی کە وەبەرهێنەری بواری دارایین پارەکەیان ڕاکێشاوتە دەرەوە. زەرەرزیانێکی زۆری پێگەشتون هەوەکو خۆت باست کرد بە تایبەت 5 کۆمپانیا هەتاوەکو ئەمڕۆ نزیکەی 260 میلیارد دلار 5 کۆمپانیای زەبەلاح و گەورە زیانیان بەرکەوتووە. و لە هەمان کاتە وەکو خۆتە زانی سە لە نە ئێستا هەر لە 20 ساڵی ڕابردووە لە 30 ساڵی ڕابردووە کە جۆرێک لە جیهانگیری لە وەبەرهێنانی داراییە دەستی پێ کردووە و ئێستا شەر بەردەوامەوە ئێستا جیهانگیریکی نوێیە لە هەموو جیهاندا خەڵک وەبەرهێنانەکەن لە بازاڕی نیویۆرکدا بۆ نمونە یان لە بازاڕی لەندەنە یا نیویۆرک ستاک مارکت لە شانگهایە لەبەرەوەی کە تۆ جۆرێک لە نێتوۆرکینگ و تۆڕێکی جیهانی بازاڕەکان هەیە کارگەری لە ئاستی جیهانیشە دروستەکە و دروستی کردووە و بابەتەکەش ئەوەیە کە شەڕێکی ئابووریش دروستەکە کە لەو شەڕ ئابووریە کێ زەرەرەکە ترەمپ لەم باجانەی خاتە سەر کاڵای وڵاتانی تر دوو ئامانجێ لەگەڵ مەکسیک و کەنەدا ئەوێ بودجێتی خۆی گەورەکە لەگەڵ چینیش ئەوێ ڕکابەرەکەی لاوازکە. ئەتوانێت بەم هەنگاوانی کە لە ئێستەوە ناوێت یەکچەندە سەرەتایە قورسە بڕیارێکی دقیق بین، بەڵام ئەکرێ بڵێین سەرکەوتوو ئەبێ لەم دوو ئامانجەی؟ پێشبینیکردنی ئێستا بەڕاستی ئەو سیاستانەی کە ترامپ کردووی دەبەر زۆر زەحمەتە بزەبت بزانین چەنە، بەڵام ئەگەر من وەکو بۆ خۆمەکۆ ئابووریناسی وەکۆ کەسێکی بواری پرۆفشنال بواری داراییش ئەگەر باسی بکەم ئەوەیە کە ترامپ ئێبکە زیاتر بابەتی سیاسیە و کاریگەری نگەتیڤی سیاسی و سیاستەکانی لە کاتی هەڵبژاردنە و پێش هەڵبژاردن وعدی بە خەڵکدا و وعدی بە کۆمپانیا زەبەلاحەکانی خۆشی یان ئەمریکایە و جۆرێک من ناوێنم جۆرێک لە دیکتاتۆریەکی سیاسی لە دانانی سیاساتی هەڵی ئابووری. داونڵد ترامپ بۆ خۆی بابەتی ئابووریش لێ نازانێ بابەت داراییش لێ نازانێ، بەڵام لە بواری سیاسیەوە بەوەی شاکە و کاریگەری نگەتیڤی زۆرترە و زیاترە. دڵنیا بە ئەو لەم ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بۆ خۆش ئاگاداری کاک بیلال هەر بابەتی مەکسیک و کەنەدا ئەوەی چەند باجی خستە سەر چەند با بڵین بەرهەمێکی ئەو دوو وڵاتە ئێستا ڕاوەستانێکی یەک مانگەی داناوە یەکمان ڕاوەستاوە هەرچەنە ئەمڕۆ دووبارە لەسەر ئالومنیۆم و لەسەر باڵین پۆڵا دووبارە باجی خستە سەری، بەڵام لەو لاشەوە شەڕ ئابووریەکە شەڕە تیجاریەک بازرگانیەکە دەست پێەکە. بۆ نمونە نیویۆرک بەشێکی زۆربەی لە نیویۆرک کارەبایان لە تۆرنتۆوە چێ لە کەنەداوە چێ ئەوان ئەوێ بە جۆرێک تۆڵەیەوە بگرنەوە کارەبا بۆوان نەنێرن. یاخود هەر ئەمڕۆ سین یا چین لە 25 خستە سەر سۆیا شەراب بەرهەمە شوکاڵیەکان بە گشتی گەنمەشامی بە هەمان شێوە کەواتە من شەڕێکی تیجاری و ئابووری دروستە بێ و لەم شەڕە شەڕەیە قسەکە ئەوەیە تقریبان ئابووری جیهان بە گشتی جۆرێک لە شۆکی بەرەکەوێت جۆرێک لە زیانی بەرەکەوێت، بەڵام کێ لەسەر ئاستی جیهان زۆرترین زیان کێیان زۆر کەمترین زیانی بەرەکەوێت؟ بەڕای من با بە نمونەیەک و کاک بیلال باسی کەیت. بۆ نمونە ئەمریکا لەگەڵ چیندا ئەمریکا لەگەڵ چینە ئەمریکا ساڵانە نزیکەی 420 تاوەکو 450 میلیارد دلار هاوردە لە چینەوەکە و تەنانەت هەندێک بابەتی زۆر استراتێجی وەکو کانزا گرانبەهاکان و تایبەتەکان و ناوازەکان بە ئینگلیزی پێڵێن ئەرث ڕێر ئێلمنتەکان لە سینەوە ئەچێ بۆ ئەمریکا و ئەمریکا جیاوازیەکەی ئەوەیە کە ئەمریکا بڕوای بە بازاری ئازادە بابڕین ئابووری بازاری ئازادە لەوانەیە هەندێک وڵاتانی کە ئەو سیستەمەکەیان بازاری ئازاد نەبێ، بەڵام ئەمریکا بازاری ئازادە
توکە باجە ڕسوماتی گمرکی خەیتە سەر ئەو کاڵایانە دوو کاریگەری سەرەکی نگەتیڤێ بۆ ئەمریکا. یەکەم شەڕ ئابووری و تیجاریەکەیە کە لەو شەڕەیە بەشێکی زۆر دۆڕاوە بێت لە بواری ئابووریەوە تیجاریەوە لە ئەمریکا. بابەتێکی کە زۆر گرنگەوە بەڕێزی شتوەڵم ئاماژێکە بێدا ئەوەیە کە بە خستنەسەری ئەو باجس ڕسوماتە بەگشتی بە کاربەران یا مستەهلێکان یا باڵین کنسومرەکانی ئەمریکا زەرۆزیانەکەن و هەڵاوسان ڕێژە هەڵاوسان بەرزەبێتەوە ڕێژە هەڵاوسان کاریگەری نگەتیڤ بێت لەسەر هەموو بە ئابووری ئەمریکا. و من داتایەکیش و پێ بڵم کاک بیلات داتایەکەوەیە بۆ نمونە ئەمریکا ئێستا نزیکەی با بڵین 26-27 تریلیۆن بەرهەمی ناوخۆی یاخۆ GDP-یەکەیە یا ئینتاجی ئیجمالی قومیە. باشە چین بۆ نمونە نزیکەی 19 تریلیۆنە، بەڵام ئەمریکا لەو 26 تریلیۆنە لە سەدا هەفتای بەکارهێنانە، بەڵام سین لە سەدا 60 بەرهەمهێنانە، کەواتە جیاوازەکەی زۆرە. ئەمریکا بە خستنەسەری ئەو ڕسوماتەوە و باجی گۆمرەکی کاریگەری زیاتر بەکارهێنەکان. بەم داتانی جەناب باسکە کە زۆر سەرنجڕاکێش بوون ئامادەیە بۆ جەنگەکە، ترسی نییە ئەوەنەی ئەمریکا بە خۆی ترسیە بێ؟ بەڵێ چین وەک پێم وتی چین ئێستا چین لە بەرهەمهێناندا نزیکە 4.1 تریلیۆن دۆلار ساڵانە بەرهەمهێنانی هەیە. بەرهەمهێنان وەتە پرۆداکشن و بەرهەمداری، بەڵام ئەمریکا زۆر کەمترە. توانم بڵم 5 وڵاتی گروپی 7 بەقەدەر چینە، کەواتە چین بە قسەی خودی با بڵین وەزیری دەرەوەی چین ئامادەیە بۆ هەموو شەڕێک، شەڕی ئابووری، شەڕی بازرگانی، شەڕی تەکنۆلۆژیا. هەر لە بیریش نەکەین کاک بیلات بڕواک تەکنۆلۆژیای ئەمریکا لە سەدا 90 وابەستە و تابعی تەکنۆلۆژیای چینە، بەتایبەت لە چیپ و لە ئەو کانزاگران بەهایەکان و لە هەموو بابەتەکان. ئێستا بۆ خۆ دەزانی تەرازوی بازرگانی نێودەوڵەتی ئەمریکا ئێستا ناقسە، بۆ خۆزانی نگەتیڤەکەی لەگەڵ چینیشە هەیە. کەواتە ئەمریکا ئەمە سیاسەتی ترامپە. باشە دکتۆر ئەتوانین بڵێ ئەم هەنگاوانەی ترامپ لەسەر ئەمریکا گۆڕانکاری تەواو لە سیاسەتی ئابووری و بازرگانی نێودەوڵەتی و جیهانیەکە بەتایبەت کە ئێمە ئیکۆنۆمیکی لیبراڵمان هەبوو، باوەڕی بە بازرگانی ئازاد و نەمانی سنوورەکان هەبوو، دوای ئەم تاریفانە پێ دوای ئیتر ئابووری لیبراڵ کۆتایی بێ؟ نا من پێم وانی یەکتر کۆتایی بێ، بەڵام ئەم سیاستانە جۆرێک بۆ خۆ دەزانی ترامپ بەهۆی بابەتی سیاسیەوە تەداخلی بابەتی سیاسی و لە هەمان کاتە بۆ خۆ دەزانی کۆنسەرڤەتیڤێکە یا بڵین پارێزگارێکە لە سیاسەتی داخلی و نەتەوەیی، جۆرێک لە ناشنالیزم و جۆرێک لە نەتەوەگەرایی تایە. و بەڵام لەم سەردەما بابەتی نەتەوەگەرایی لە جیهانگیری نوێدا ئەساسن کاڵەوە بووتەوە یا هەر نەماوە. نەتەوەکان سنوورەکان کاڵە بێتەوە نامێنێت، بەتایبەت لە بواری ئابووریەوە. لەبەر بۆ خۆ دەزانی ئەو پەیوەندی ئابووریە کە لە 20 ساڵی ڕابردووە دروست بووە و ئێستێش کە ژیری دەستکرد و هەموو ئەو بابەت تەکنۆلۆژیانێکە ئێستا هەیە بە هیچ جۆرێ بە هیچ ناکرێت تۆ ئابووریکی نەتەوەیەکی تەواوت هەبێ. هەموو جیهان پێکەوە پەیوەندیکی تۆڕی بە شێوەیە تۆڕ و شەبەکاتیان هەیە کە تۆ ناتوانانی بە هیچ سیاسەتێک بە هیچ جۆرە سیاسەتێکی ئابووری یاخود سیاسەتێکی کەی بازرگانی یا ڕسومات بەم شێوەیە بتوانانی بابڵین خۆت جیا بکەیتەوە لە جیهان. بەڵام ئەوەی کە ترامپێکە جۆرێک لە جۆرەکان دامی کۆمپانیایەکانی ناوخۆیە، بەڵام لە هەمان کاتە کاریگەری نگەتیڤیشی لەسەریان بوو. ئەوێ دامی کۆمپانیای ناوخۆ بکات، بەرهەمی ناوخۆیی بکە. بەڵام ئێستا لە ئاسی جیهانیە ئێستا کاتێکین باسی منافساکەین بۆ نمونە بەرهەمی پۆڵا ئەگەر لە سین بە کەمترین نرخ تەواو بێت تۆ ناتوانین لە ئەمریکا بەرهەمی بێنی، ئەبێ لە سینەوە بهێنی. باشە ئەگەر نەوت بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا بە نرخێکی کەمە بێت و لە هەرێمی کوردستانەوە بێنی. تا ئێستا هەموو کاڵایەکان نزیکەی ئێستا لە ئاسی جیهانیە نزیکەی 200,000 جۆر کاڵامان هەیە، 200,000 جۆر لە ئاسی جیهانیە بۆ نزیکەی 8 میلیارد کەس. و ئێمە ئەو تۆڕەکە هەمانە لە ئاسی جیهانیە بەڕاستی تر ئەوە نەماوە کە تۆ سیاسات و ڕسوماتی گۆمرکی ڕاستە هەندێک وڵاتان لەسەر ئەمریکایەکەن، بەس بە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێ ئەم بەریەکەوتنە جیهانیانی کە ڕوئەیە چ کاریگەریەک لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستەکە لەسەر عێراق، ئێران، تورکیا، سعودیا، چ کاریگەرێکی لەسەر ئەمانە بێ لەسەر ئابووریەکەیان؟
کاکە بیلا پرسیارەکە زۆر گرنگە بەڵام ئەوەی کە چ کاریگەریکە بێتوانین ئێمە خوێندنەوەی خۆمانی سەباسکەین وەکو داتا لامان نییە بسەبێت یا ڕیسێرچ و توێژینەوەی کراوێت کە چ کاریگەریکی و کاریگەریەکانی بە شێوەی داتا چۆن چونکە بۆ خۆزانانی ئێمەی ئابووریناس و باوەڵین بابەتی بزنس ئەبی بە داتاوە قسە بکەین بەڵام بەگشتی کاریگەری لەسەر ئابووری جیهانە بێ و کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوێ بە تایبەت لە یەک بواری ئەساسی و سەرەکی بۆ خۆ دەزانی ئێمە ئۆپێکمان هەیە یا بڵین وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی هەر زۆریان یا بڵین نزیکەی 15 وڵات زیاتر بەرهەمەکانی بابلین نەوتی خاو و غاز و بابەتی کانزایەکان دەتوانن بڵێن بەگشتی ئەو کەرەستە خاوانە کە بۆ بەرهەمهێنان بەکارێت ئەگەر ئابووری جیهان سستی بەخۆ بینێ ئەمە پاشەکشەی کا بە جۆرەکان خواست لەسەر نەوتیش کەمە بێتەوە کە خواست لەسەر نەوت کەمە بێتەوە کە ئێمە هێشتا داتایەکمان نییە من داتایەکم نییە بڵێم کاکە بیلال ئەمە داتایەکی بزەبتەمەیە بەڵام خوێندنەوەی ئابووری ئەمەیە تو فاکتەرێک کە بەو شێوێ نەگەتیڤ دێتە ناو ئابووری جیهانەوە کاریگەری نەگەتیڤەکە لەسەر ئەو فاکتەرانەی کە بۆ بەرهەمهێنانە لەبەرەوەی کە ئێستا دڵنیایی لە بازارەکانە کەم بووتەوە شتێکمان هەیە لە ئینگلیزیە پێڵێن investor confidence واتە دڵنیایی وەبەرهێنەر لە ئەمریکا و لە ئاسی جیهانیە کەمە کاتەوە کە کەم کاتەوەتە ئاسی بەرهەمێنان لە هەموو جۆرە شتەومەک و کاڵا کەمە بێتەوە جۆرە لە سسی لە ئابووری جیهانە دروست بێ کەواتە خواست لەسەر نەوتی خاوبوون و کەم بێتەوە خواست لەسەر نەوتی خاو کەم بێتەوە کاریگەری ڕاستەخۆی هەبێ لەسەر بەرهەمی ناوخۆیی داهات موچە معاش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتانەی کە بەرهەمێنان نەوتیان هەیە و تەزیری نەوتەکەن و کاریگەری لەسەر بازاری کاریشە بێ لە وڵاتانە کاریگەری لەسەر هەڵاوسانە بێ کارگەری نگەتیڤی زۆریە بێ و من دڵنیامە لە چەند مانگی داهاتووە ڕاوێژکارانی ئابووری بابلین ئەمریکا بە ترامپەڵێن پێچوونەوەی بەو بڕیارانە بکات و ڕای بۆ ستێنێ بەڕاست چونکە کاریگەری ڕاستەخۆ لە خۆیدانێ تسلا و بابلین LMG و چەند کۆمپانیایەکی کە یان تەکەکان 5 کۆمپانیا پێکەوە نزیکە 250 میلیارد دلار لەم دوو ڕۆژە زەریان بەرکەوتووە لە تێکڕای دابەزینی بە تایبەت ئیندەکسەکان کە باست کرد بە ڕێزت ئیندەکس بە کوردی من ناوێنم پێوەرەکان پێوەرە داراییەکان ئەو پێوەرە داراییانە ئیندەکسەکە وەکو داو جۆنز وەکو S&P 500 و هەروەها وەکو نیکەی تەنانە لە یابان ئەمانە هەمویان دابەزیان لە سەدا دابەزینیان بخۆت داو جۆنز نزیکە 1300 دابەزیوە 1300 زۆرە داو جۆنزێک بۆ بەقوتە نزیکە 42000 بۆ ئێستا گەیشتووە نزیکە 40000 زۆرە بەڕاستی بێگومان دکتۆر موسا بەرزنجی پرۆفیسۆر لە زانکۆی شنگایی لە چی من زۆر چێژم لە شرۆڤە و شیکارەکانی جەنابەت بینی ئینشەڵا لە کاتی ترا زۆرتر لەسەرم بابەتە گفتوگۆکەین زۆر سپاس کە لەگەڵ